خوای گەورە میێرەبان دەفەرمێ وأنذرهم يوم الحسرة. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینزاری قەومەکەت بکە لە ڕۆژی پەشیمانی، لە ڕۆژی خەم و خەفەت و پەژارە و پەشیمانی. ئایا چی پەشیمانی و خەم و خەفەت و پەژارەیەک لەوە گەورەترە کە ئینسان لەم دنیایەدا نەتوانێ ڕەزامەندی خوا بەهەشتی خوا بەدەست بهێنێت؟ بێگومان بەدەست نەهێنانی بەهەشت و ڕەزامەندی خوا خەم و پەژارەیەکی زۆر گەورەیە بۆ کەسانی کە لە دەستیان داوە. لە حەدیثێکی صحیحی بوخاری داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بە ئەهل و خەڵکی بەهەشت دەڵێ خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبول کە لەو کەسانەمان بگێڕێ کە گوێمان لە دەنگی خوای پەروەردگار بێت. ئامین یا ڕەبی. خوای گەورە دەفەرمی یا ئەهل الجەنەتی هەل ڕەضیتم، ئەی ئەهلی بەهەشت ئایا ئێوە ڕازین بەو ناز و نیعمەتانی کە پێتانم بەخشیوە؟ لە ناو ناز و نیعمەتی خوادان ئێوە ڕازین؟ خوایەک ئەوەندە ڕێزە ئینسانێک دەگرێت کە ڕێزی خۆی بگرێ و ئیماندار بێ. خوای گەورە ئەوەندە ڕێز لە کەسێک دەگرێت کە پێویستی پێی نییە. ڕازین بەوەی کە خوا پێتانی بەخشیوە؟ ئەوانش دەفەرمون ئەی خوای پەروەردگار چۆن ڕازی نابین بۆی کە ئێمە بە ئێمەت بەخشیوە، ئەوەی بە ئێمەت بەخشیوە وەکو ئەهلی بەهەشت بە هیچ کەسێکت نەبەخشیوە ئەی پەروەردگارمان. خوای گەورە دەفەرمێ ئەنا ئوعطیکم ئەفضل من ذلك. ئەی ئەهلی بەهەشت ئێوە ڕازین، بەڵام من شتێکتان پێدەدەم کە زۆر لە بەهەشت گەورەتر بێ، لە ئەو هەموو ناز و نیعمەتە گەورەتر بێ کە ئێوە لە کۆشک و تەلاری ئاڵتون و زیوە دادەنیشن بەبێ نەخۆشی، بەبێ خەم و خەفەت، بەبێ کێشە، بەبێ حەسادەت، بەبێ یەک کێشە و مشکلە و ناڕەحەتیەک، بەڵام من لەوە گەورەتریشتان پێدەبەخشم. ئێوە شایەنی زیاتریشن چونکە لە دنیادا ڕێگای خواتان گرت. ئەگە پێت خۆشە ئەم حەدیثە شمولت کە مانگی ڕەمەزان تەنها عیبادەت بۆ خوا مەکە، دوای مانگی ڕەمەزانیش خوات لەبیر بێ. خوات لەبیر نەچێ، ئەم حەدیثەت لەبیر نەچێ و ئەم ڕۆژەی کە لە پێش ئەهلی بەهەشتەوەی لەبیرن نەچێ. خوای گەورە دەفەرمێ من لەوە گەورەترتان پێدەبەخشم. أحل عليكم رضواني فلا أسخط عليكم بعده أبدا. أهلي بهشت من ڕەزامەندی خۆم بۆ ئێوە حەڵاڵ دەکەم، بە ئێوەی دەبەخشم، هەرگیز لە مۆلاقەت لە ئێوە تووڕە نابم. قەت مەترسن خوا لە ئێوە تووڕە بێ، قەت مەترسن خوا سزای ئێوە بدە، قەت مەترسن خوا لە بەهەشت دەرتان کە، مەترسن. تەواو من ڕەزامەندی خۆم بە ئێوە بەخشی، قەت لێتان تووڕە نابم. هەتایە بەبێ مردن و بەبێ کۆتایی هاتن لەڕژێ ڕەحم و ڕەزامەندی مندان، قەت لێتان تووڕە نابم. هیچ مەترسن، خەم و خەفەت و ترستان نەبێ، ترس نییە، تەواو ترس بۆ ئێوە نەما. کەواتە ئەوە خەم و خەفەت و پەژارە و پەشیمانیە کەسانێک بڕۆنە دۆزەخەوە خۆیان لە ئەمە مەحرومکەن لە ڕەزامەندی خوا. بۆیە ڕەزامەندی خوا لە بەهەشت گەورەترە. وەڕیضوان من الله ئەکبەر. خوای گەورە دەفەرمێ ڕەزامەندی خوا لە بەهەشت گەورەترە، چونکە بەهەشت مەخلوقە، ڕەزامەندی خوا صیفەتی خوایە. کەواتە ئەگەر پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە لە دنیادا ڕێزی فەرمانەکانی خوا پێغەمبەری خوا بگرە صلی الله عليه وسلم بۆی کە جێبەجێیان کی.